سڵای خواتان لەبێ ئەم کاتتان باش خۆشەویستان وەکەزانن ئیمڕۆ چواری فبریوەری ڕۆژی جیهانی شێرپەنجەیە لە جیهاندا. خۆشەویستان ئێمە ئەبێ بزانین کە چۆن خۆمان پارێزین لە شێرپەنجە. طبعا لە شێرپەنجە جۆری زۆرە ئەتوانین بڵێن زیاد لە 100 شێرپەنجە لە جیهاندا تۆمارکرا و زانایان ئاماژیان پێداوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئاماژی پێ بدەین کە هۆکاری دروستبوونەکەی چییە و چۆن خۆمان بپارێزین. ئەتوانین بڵین لەشی ئێمە خواژان هێڵێکی بەرگری بۆ داناوینە ناو لەشمانە کە بتوانین چۆن و بتوانێت چۆن لەشمان بپارێزێت لەو شتانە، ئەو شتە زیان بەخشانی کێنە ناو لەشمانەوە. بە ئەوکارۆکو چۆن شارێک گومرگی بۆ دانراوە، پاسەوانی بۆ دانراوە تا بپارێزرێ و یاخود بۆ ناگەر لە دووگۆڵیشە بۆ نەهێڵی بەرگریمان هەیە تا ئەوەی هێرشبەرەکان نەتوان ببڕن. لەشی ئێمەش ناچۆڵی خواژان ئەم هێڵە بەرگری بۆ داناوین تایە کە ئەتوانین بڵین خۆڕۆکە سپیەکان گرنگترین پۆینتی ئەم هێڵە بەرگریەن. ئەگەر شتێک ببێتە هۆی پچڕانی ئەم هێڵە بەرگریە، ئەو کات زۆر بە ئاسانی موادە زیان بەخشەکان ئەتوان خۆیان کەم بەناو ژوورە و بەناو لەشمانە و بتوانن ئەم هێڵە بەرگریە تێپەڕێنن. ئەو کاتە لە ناو لەشمانە خۆیان ئەشارنەوە و وردە ئەبنە هۆی تێکدانی جیناتی لەشی ئێمە و هەروەها دواتر بن بە تیومەر و بە گرێ لە ناو لەشمانە و شێرپەنجە دروست ئەبێ. جا ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بزانین هۆکار یاخود خۆپارێزی یاخود ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی شێرپەنجە چین. مهمترین شت ئەوەیە کە خۆمان بپارێزین لەو شتانەی کە ئەبنە هۆکاری شێرپەنجە. بنمونە زۆر بەرکەوتمان لەگەڵ تیشکی خۆرە بە تایبەتی لە هاوینانە و پلس ئەو خواردنە فاسفود و شتانی کە ئەخورێ لە ئێستاە کە زۆر بربڵاوە هەتا بتوانین کەمیان بکەینەوە بەرکەوتمان زۆر لەگەڵیانە نەبێت. ئەمە هۆکارە ژینگەیەکان کە ئەبنە هۆکاری تێکدانی ئەم هێڵە بەرگریەمان و موادە زیان بەخشەکانیانە ناو لەشمانەوە. بۆیە زۆر گرنگە خۆمان پارێزین لە خواردنی معلبات، واروەها فاسفود، واروەها سمۆکشین و دووکەڵ و جگەرە و ئەو شتانە. ئەمانە واخود سیارەی زۆر لە وڵاتە کە ڕێژەی گازی CO2 ناو لە ژینگە بەرز ئەبێتەوە و ئێمەش کە هەڵی ئەمەشی نێتە ناو لەشمانەوە. ئەمانە هۆکارن بۆ تێکدان و تێکشکاندنی ئەم هێڵە بەرگری لەشمان کە خواژان بە لوتفی خۆی ناچڕۆڵی ناو لەشمانە دایناوە بۆ ئێمە بپارێزین خۆمان پارێزین پێیان. بۆیە هیوادارم هەموو لایەک دوور بێ لەم شتانە بۆ ئەوەی کە تووشی شێرپەنجە نەبین و هەر ساغ و سەلامەت من هیوای سەرفراز و سەرکەوتوو لە ساغیتان بۆ خوازین. ئاگادارتان بێت.